بەڵێ خۆشەویستان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان هەروەک پێشتر ئاماژەم پێکرد گفتوگۆی ئەمڕۆمان تایبەتە بە هەفتەی جیهانی شیرپێدانی سروشتی کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەفتەیەک دەستنیشان کراوە ساڵانە لە ماوەی هەفتەیەکدا هاوڵاتیان هۆشیار دەکەن یاخود دایکان هۆشیار دەکەنەوە لە بەرامبەر پێدانی شیری خۆیان بە منداڵەکانیان کە لە یەکی هەشتەوە دەست پێ دەکات و بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. جا ئێمە ئەمڕۆ باس لە سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی دەکەین بۆ منداڵان کە دایکان چۆن و بە چ شێوازێک شیر بدەن بە منداڵەکانیان و لە هەمان کاتدا دایکان لە ڕابردوودا زیاتر شیری خۆیان داوە بە منداڵەکانیان بەڵام ئێستا هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە شیری قوت و زیاتر دەدرێت بە منداڵان. ئەمە ڕەنگە لە کاتێکدا بێت کە دایکان یاخود ئەو کەسانەی کە ئەزممویەکیان هەیە تا ڕادەیەک شارەزای ئەوە بن کە بزانە سوود و گرنگیەکانی پێدانی سروشتی چۆنە بۆ منداڵەکانیان بەڵام ئەو دایکانەی کە یەکەم منداڵیانە یاخود ئەو کەسانەی کە لە چاوەڕوانی بوون بە دایکدان شارەزایەکی ئەو تویان و زانیارێکی ئەو تویان نەبێت لەسەر بابەتەکە و لەسەر گرنگیەکانی شیرپێدانی سروشتی. ئەمڕۆ باز لە گرنگی شیرپێدانی سروشتی دەکەین هەم بۆ منداڵەکە بزانی سوود و گرنگیەکانی چییە و لە هەمان کادا سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی بۆ خودی دایکەکە بۆ خۆی چی دەبێت کە ڕەنگە هەندێک بۆچوونی جیاواز یاخود هەندێک بەهانە لە ناو هاوڵاتیاندا هەبێ کە بۆ ئەوەی کە شیری خۆیان نەدەن بە منداڵەکانیان یەکێک لەوانە کە دەڵێ شیرم کەمە یان دەڵێ شیرەکەم ڕوونە منداڵەکەم تێری پێ ناخوات یا هەندێک جار دایکان دەڵێ لەبەر ئەوەی کە لە شولاری دایکەکە تێک نەچێ ئەوە شیری خۆی ناتات بە منداڵەکان. جای مام ڕۆ گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر وەڵامەکەی لە دکتۆر ئیبراهیم خەسرەوجاف کە بەڕێزیان ڕاوێژکاری نەخۆشیەکانی مێشک و دەماری منداڵانن وەردەگرین. دکتۆریان سڵاو لەبێ بەخێراتی. زۆر سپاس دکتۆر هەمیشە کە کاتێک خانمێکی دووگیان سەردانی پزیشکی ژنان و منداڵبوون دەکات ڕێنمایی ئەوەی دەکات یەکەم ڕێنمایی ئەوەیە کە لە کاتێکە کە منداڵەکەی بۆ شیری خۆی بدات بە منداڵەکەی وە پاشانیش دواتر پزیشکی منداڵان بە هەمان شێوە هەمان قسە بە دایکەکە دەڵێن. سوود و گرنگیەکانی شیرپێدانی سروشتی یاخود شیری دایک بۆ منداڵ چییە کە ئەوە جەختی لەسەر دەکرێت؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ کەناڵەکەتان و سپاس بۆ بەرنامەکەتان و بەبوونەی هەفتەی شیری سروشتپێدانی هەڵمەتی هەفتەی شیرپێدانی سروشتیەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ دایکانی کە شیری خۆیان دەن بە مناڵەکانیان و ماندوو نەبوونیان لێ دەکەم و هیوادارم کە بەردەوام بن و ئەوانی تریش چاولەوان بکەن. بەڕاستی شیری دایک یعنی ئەگەر بێت و بۆ وردی دیراسە بکرێت چەندەها کتێبی لەسەرە یعنی نەتوانراوە هێشتا هەموو لایەنە شاراوەکانی باس بکرێت. بەڵام ئەوەی کە هەموو لایەک پێی وەگەشتگیرن ئەوەیە کە شیری دایک شیرێکی نمونەیی سحری تەواو و پڕاوپڕ لە هەموو بەشەکانی خۆراک و هەموو فاکتەرەکانی بەرگری و فاکتەرەکانی بەهێزکردنی مێشک و دەمار و چاو و هەموو شتێکی مناڵی تێدایە کە لە هیچ شیرێکی تر تا ئێستا لە جیهاندا نەتوانراوە وێنەی دروست بکرێت تا ئێستا نەتوانراوە کە پێشبڕکێ یا منافەسە لەگەڵ ئەو شیرە بکرێت. لەبەر ئەوە پێدانی شیری دایک بە مناڵ کارێکی زۆر زۆر گەورەیە و ئەمانەتێکی گەورەیە لە ئەستۆی ئەو دایکانەی کە مناڵیان دەبێت. ئەگەر بێت و سوودەکانی باس بکەین دەبێت سوودەکان بکەین بە دوو بەشەوە بەشێک بۆ مناڵەکە و بەشێک بۆ دایکەکە. بەڕاستی دەتوانین بڵین بۆ مناڵەکە دەرکەوتووە ئەو مناڵانەی کە جار پێشەوەی باس سوودەکان یەک ئاماژە بە یەک راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی یونیسف کەم ئەڵێ لە ساڵی 1999 نزیکەی 13 ملیۆن مناڵی شیرەخۆرە لە جیهاندا مردن کە ئەو کاتە شیرپێدانی سروشتی کەم بوو. دوای ئەوەی کە دەستیان کرد بە ئەم هەڵمەتیان دەست پێ کرد و تەماشایان کرد لە ساڵی 2009 توانیان ژیانی 5 ملیۆن مناڵی شیرەخۆرە ڕزگار بکەن لە 13 ملیۆنەوە بوو بە 8 ملیۆن مردنی مناڵانی کۆرپە کە ئەمە بەڕاستی کەم نییە 5 ملیۆن میلەتێکە. ئەو دوای دەرکەوت هەر لە هەمان توێژینەوە ئەو مناڵانەی کە لە سەعاتی یەکەمی لە دایک بوونیان شیری دایکیانە دەرێتێ و ئێستا زۆر دایکەیە یا حتا هەندێک لە مامانەکان یا ئەوانەی کە بە کاروباری مناڵبوون هەڵەستن ئەوە دەرێک بەوە ناکەن کە پێویستە لە سەعاتی یەکەمی لە دایک بوون مناڵ بخرێتە سەر شیری دایک
ئەو ژەکەی کە بەڵێ ئەو ژەکە زۆر گرنگەوەدا ئەنرێت بە ڤاکسینی یەکەمی مناڵ. تەماشایان کرد ئەو مناڵانەی کە لە سەعاتی یەکەمە شیری دایکیان خواردووە لە 122 ئەگەری مردنیان کەم بۆتەوە بەهۆی نەخۆشی کوشندەکان. کەواتە شیری دایک هەلێرە دەڕەکەوێت کە چەند گرنگی هەیە بۆ مناڵ بکە، یعنی مردن کەمەکاتەوە بە نسبەتێکی بە ڕێژەیەکی بەرچاو. دواتر ببوورە ئەو ژەکە یاخود ئەو شیری دایکە کاڵی لە سەعاتی یەکەمە بدرێت بە منداڵەکە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ئەوەیە کە دایکەکە بە سروشتی منداڵی بوو بێت یاخود بە عملیات بوو بێت ئەگەر بە سروشتی بوو بێتی ژەکی زیاتر بێ یاخود شیری زیاتر بێگە بە عملیات نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە بیانۆ نییە و بیانوویەکی باڵتڵە کە بتەوێ بڵێ وەڵام من لەبەرێ بە عملیات بوومە ژەکم نییە یان شیرم نابێ، ئەمە هیچ پەیوەندی بەو حاڵەتەوە نییە و ڕاز نییە. ژەک هەر هەمان ژەکە ئەوەیە کە لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژی یەکەم لە یەکەم سەعاتی لەدایکبوونی مناڵەکە و هەندێک جار پێش لەدایکبوونی مناڵەکەیش دەست پێ دەکا بە هاتنێکی کەم تا 4 ڕۆژ بەردەوامە بێ. ئەم ژەکە نسبەتێکی زۆر لە ئەنتیبۆدی دژەتەنی تێدایە کە بەڕاستی وا دەکە مناڵ بپارێزێ لە زۆر لە نەخۆشی کوشندەکان. هەروەها نسبەتێکی باش پرۆتین و چەوری تێدایە کە زۆر گرینگە بۆ گەشەی مناڵ. لەبەر ئەوە هیوادارم کە دایکان بە ئەمانەتەوە مامەڵە لەگەڵ ئەو ژەکە بکەن و مناڵانی لێ بێبەش نەکەن، چونکە ئەمە بە پێی هەموو توێژینەوە گرنگەکانی سەردەم دانراوە بە کوتانی یەکەم ڤاکسین یەکەمی مناڵ دژی میکرۆبەکان. لەبەر ئەوە ئەبێ دایک هەڵسێ بەوەی کە ئەو کارە بکات. دوایی مەسەرەن ئەگەر باسی گرنگەکانی شیری دایک بکەین بۆ مناڵ بەڕاستی یەکجار زۆرە گرنگەکانی و بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بە شیری دەستکرد یا شیری قوتوو. دەتوانین بڵین یەکەم گرنگی شیری دایک بۆ مناڵ بەهێزکردنی سیستەمی بەرگریە. بەرگری مناڵ لەبەر ئەوەی مناڵ لاوازە، بەرگریەکەی ناکامڵە، بە ئاسانی بە هاوکردنێک تووشی گرفتی گەورە و ڕوبەڕووی ئەگەری مردن دەبێتەوە. بەڵام شیری دایک ئەو ئەگەرە و ئەو گرفتە زۆر بچووک دەکاتەوە و زۆر یارمەتی مناڵەکەت دات کاتێک تووشی هاوکردنێک بێ بە ئاسانی لی چاک بێتەوە. دووەم ئەو شیرە بەڕاستیش خۆراکێکی کامڵ و تەواوکراوە، یعنی هیچی تری پێویست نییە. ئێستا هەموو دنیا ڕێککەوتون لەسەر ئەوەی کە پێی ئەڵێن تەنها شیری دایک و بەس هەتا 6 مانگی تەنانەت ئاویش پێویست نییە بدرێ بە مناڵ. ئەمە ینی ئیتیفاقی لەسەر کرا و ڕێککەوتون کە ئەم شیرە شیرێکی ئاوایە هەموو شتێکی تایە. سەیرەکە لەوەدایە ئەو شیرە بۆ هەموو جۆرە مناڵەکان، مناڵی کەمکێش، مناڵی ناوەخت کە لە دایکی دەبن مەسەر 9 مانگیان تەواو نەکردووە و مناڵکی کێشیان کەمە لە 2 کیلۆ و کەمترە. ئەو شیرانە بە شێوەیەکی وا دروست دەبن لە بەم پیرایکەکاندا کە ئەو جۆرە مناڵە پێویستێتی. یعنی چۆن بێنە شیری دکتۆر بەپی قۆناغی دەگۆڕێتی مناڵەکە گۆڕێت کاتەکەی گۆڕانکاری بەڵێ بە پێری قۆناغەکانی دەرکەوتووە مناڵێکە ئەگەر بینی شیری دایکێک شی بکەیتەوە لە تاقیگە تەحلیلی بۆ بکەی مناڵەکەی بە 8 مانگی بووە. سەیرەکی جیاوازە لە شیری دایکێکی تر کە مناڵەکەی بە 9 مانگی بووە. ئەنجا تەماشان کردەوە پێی قۆناغەکانی تەمەن کاتێک مناڵەکە گەورە دەبێت، مەسەڵەن لە مانگی یەکەمەوە بۆ نمونە تا مانگی شەشەم چەند جارێک شیکردنەوەیان بە ئەو شیانە کە تەماشان کردووە قۆناغ بە قۆناغ ئەو شیرە گۆڕانکاریکی وای بەسەردادێ کە مناڵەکە لەو تەمەنەدا پێویستێتی. ئەمە بەڕاستی موعجیزەیەکی گەورەیە، من ناتوانراوە لە شیرەکانی ترەوە ئێمە ئەزانین شیر هەر بوو بە 2 بەشەوە ڕقم 1 و ڕقم 2 شیری قوتووی مناڵان کە هەرچێک بێ ئەویان سابتە ئەوەی کە تایەتی نەگۆڕە ئەویشیان نەگۆڕە. بەڵام ئەو تەماشان کردووە بە گوێرەی تەمەن، هەروەها تەماشان کردووە بە گوێرەی سات، یعنی تەماشان کردوت بە چەند سەعات جیاوازی هەیە لە گەرما و سەرما جیاوازی هەیە. ئەو پرسیارەکەم لە ڕووی پلەکانی گەرما ڕووی ساردی و گەرمیەوانە لەو ڕۆ چۆنە؟ بەڵێ تەماشان کردو لە هاوینە نسبەتی ئاوتیایە زیاد دەکات، لە زستانە نسبەتی ئاو کەمەکات و چەوری و شەکرەکان زیاد دەکەن. یعنی ئەمە هەر خۆی لە خۆیدا موعجیزەیە بەڕاستی ئەگەر دراسە کراوە زۆربەی زانایان سەریان لێ سوورماوە. تەماشان کردو هەتا شیری مەمکێکی دایک جیاوازە لە شیرەکەی تری، بۆیە زۆر گرینگە کە مناڵ هەردوو شیرەکە هەردوو مەمکەکەی دایکی بخوا کاتێک کە شیرە خوا. یعنی ئەگەر کە دەڵێ دکتۆرەڵی هەردووکی بخوات وا پێویستەکە کە بۆ نمونە لایەکی سنگی بەتاڵ بێت بەڵێ بە تایبەتی ئەوەی کە پێی ئەڵێن هایند میلک، یعنی دواچۆڕی شیر کە لە مەمکیدا هەیە، ئەوە دەڵێ نسبەتێکی زۆر لە ڤیتامینەکان و کانزاکان لەوێدا هەن. دایکەکە سوور بێ لەسەر ئەوەی کە مەمکی بەتاڵ کات
ئەنجا بخاتە سەر لاکەی تری وەگەر بەلایەک تێری خوارد هیچ کێشە نییە. ئەمە بۆچی دکتۆر بۆچی وا پێویستەکە بەتاڵ بکرێتەوە ئەنجا؟ ئەمە بۆ ئەوەیە ئەو دەرکەوتووە بە توێژینەوە شیری دایک کاتێک کە وەکو کانیەک وایە چەند لێی بەتاڵکەی زیاتر پڕەبێتەوە. ئەوە یەکەم. دووەم وەکو باسم کرد ئەوەی کە پێی ئەڵێن هایندمێڵ کەواتە شیری دواچۆڕی شیر، ئەمە زۆر بە نرخە لە ڕووی کوالیتی خواردنەوە و زۆر دەوڵەمەندە بە ڤیتامینەکان و کانزاکان، بۆی مناڵەکە بێبەش نەبێلەوە وتیانە با دواچۆڕی بەتاڵ کرێ مناڵەکە سوود لەو پێکاتۆش ببینێ ئەنجا جارە بچێتە سەر مەمکەکەی تر لە شیری پێشەوە ناوەڕاست دواچۆڕی شیر ئیسیفادە بکە. جا بۆیە زۆر گرنگە ئەو دایکانە کە بەڕاستی وا ئەکەن هەر هەمووی چەند دقەیەک مناڵەکان لەسەر مەمکەیان دوای خە لەسەر مەمکەی تێن ئەوە هەڵەیە دەبێ هەوڵ بدەن ئەو شیرە. جاری وا هەیە منداڵەکە خۆیڵێ بەلایەکی ئەوەش هەیە بڵێ، بەڵام ئەم بۆ چوونە هەڵەیە چکۆکو باسم کرد لە ڕووی زانستیەوە شیرەکانیان جیاوازە، پێکاتۆکانیان جیاوازە. لەبەر ئەو بەڕاستی ئەمە ژەگەڕێتەوە بۆ گەورەی حکمەتی ئەو شیرەکە چەند پڕا چەند دەوڵەمەندە بەها خۆراکیەکان و چەند کۆندامی بەرگری بەهێز دەکات. بێگومان سوودی تری زۆریش هەیە مەسەڵەن ئەندامی بەرگری کە دکتۆرەڵی بەهێزیەکە ئەم بەهێزکردنی کۆندامی بەرگری کاریگەریە بێ لەسەر داهاتووی لەسەر گەورەبوونی شیار بە هەماشەوە ئەم کاریگەریە مێنێتەوە. بەڵێ بێگومان دەرکەوتووە هەموو ئەو مناڵانەی کە زۆربەیان دەتوانین بڵێن ئەوانەی کە لە گەورەیە تووشی قەڵەویە بن، ئەوانەی لە گەورەی تووشی شەکرەی جۆری دووام و تووشی بەرزبوونەوەی فشاری خوێن تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن، ئەوانە زۆربەیان ئەوانن کە بە شیری دایک بەخێو نەکراون. هەتا نەخۆشیە ڕۆماتیزمیەکان نەخۆشیەکانی گورچیلە ئەوانن کە مناڵانە کە بە شیری قوتوو گەورەکراون وەش لە شیری دایک بێبەش بوو. بەڵێ ئەمان نەتوانین بڵێن زۆربەی بۆ شێوەیە جیاوازی هەیە. بەڵێ باشە دکتۆر هەروەکو لە پێشێکێکەشا باسم کە زۆر جار دایکان هەنێک قسە هەیە لە ناوخواناگەر ئەگەر بەهانەش بێ ئەڵێ شیرەکەم ڕوونە یاڵە منداڵەکەم تێری پێناخوا ئەم قسانە لە ڕووی زانستیەوە تا چەند دروستە؟ بەڵێ ئەمە بە هیچ شێوەیەک بیانوو نییە و لە ڕووی زانستیەوە شتیوانە، بەڵام ئێمە لە هەمان کات کە دایکێک شیرەدا بە مناڵەکە بێگومان ئەو شیرە لە خواردنی ئەو دایکەوە دروست دەبێ پێکاتۆکانی لێوە وەردەگرێت، مەسەرەن مادەی ئاسنە ڤیتامیناتە پرۆتینەکە ئەبێ دایکەکە خواردنی هاوسەنگ بخوا. دایکەکە هەموو جۆرە خواردنێک بە تایبەتی میوە و سەوزە و با بڵێن پرۆتینەکان و کاربۆهیدرات و چەوری دەبێ ڕۆژانە ئەمانە لە خواردنەکانیدا هەبێ دایکەکە بۆ ئەوەی بتوانێت شیرێکی وا بەرهەم بێنێ کە هەموو پێکاتۆکانی تێدا بێ. بەڵام توێژینەوەکان سەلماندویانە تەنانەت ئەگەر واش نەبێ دایکەکە ئەو خواردانەشی نەبێ شیرەکەی هەر زۆر سەر و شیری قوتووەیە بە هەموو شتەکانی تایە بەشی پێویستی مناڵەکە. لەبەر ئەوە کاتە پێویست ناکات هیچ بیانوویەک نییە بۆەوەی شیری قوتوشی لەگەڵا نەخێر ئەمە هەر زۆر هەڵەیە زۆر هەڵەیە بەداخۆ ئێمە زۆری بەیان ئەبینین ئەوە کە لەسەر دوو شیرن شیری قوتو و شیری دایک ئەمە زۆر هەڵەیە چونکە وا ئەکا کە شیرپێدانی سروشتیەکە فەشەل بێنێ چونکە شیری قوتو ینی بەڕاستی وا دروست کراوە کە بەداخۆ زۆر بە ئاسانی ئێستا بە بازاڕەکاندا بڵاوبەتەوە بەبێ سانسۆر و بە شێوەیەکی ڕێکلامێکی زۆر و ئەوانە وا دروستکراوە کە تامی خۆشترە لە شیری دایک و مژینی ئاسانترە. مناڵیش کاتێک کە ئەوە ئەخوایتر لە شیری دایکەکە ئەتۆرێ نات شیری دایکە واز لێنێ ئەمە بێتە هۆی بەڕاستی فەشەل پێهێنانی پرۆسەی شیرپێدانی سروشتی. لەبەر ئەو من هیوادارم کە ئەم شتانە بەڕاستی منە بکرێ و دایک دوورکەوێتەوە لەوەی کە هەردوو شیری باتێ بەچی دایک بزانێت کە شیرەکەی خۆی بەسیەتی یانە ئایا مناڵەکە تێری خواردووە یانە. ئەمە زۆر نیشانە هەیە مەسەرەنیکی لەوانە مناڵ عادەتەن دوای شیری دایکی 2 بۆ 3 سەعات سەرخەوێ گەشتێنێ هەلێ پرسی دایک هەڵێ باش دوای شیرەکە داوا ئەخێ ئەڵێ بەڵێ ڕۆژی 4 بۆ 6 جار میزەکات و دایبەکەی بە تاوی ئەمە بۆ هەموو تەمەنی باڵێ بە زۆری کۆرپی ساوایە گوێرەی تەمەن بەڵام توانین بڵێن لە هەموو تەمەنەکان ینی پێوەری جیاواز هەیە. دوایی زیادبوونی کێشی مناڵەکە ئێمە زانین کە لە 3 مانگی یەکەم مناڵ 750 غرام لە مانگێکا زیاد دەکات لە 3 مانگی دووەم نیو کیلۆ لە مانگێکا زیاد دەکات لە 6 مانگی دووەم 250 غرام لە مانگێکا زیاد دەکات. ئەگەر مناڵەکە ئاوا زیادی کرده بوو گەشەی ئاوا بوو ئەوە هیچ دوودڵی و دڵە ڕاوچەی ناوێت کە ئەم شیرە شیرێکی زۆر تەواوە و مناڵەکە گەشەی زۆر نۆرمەڵە و مناڵێکی تەندروست دەرەجێ
بەڵێ باشە دکتۆر بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە پێویستە دایکەکە خواردنی باش بۆی کە شیری باشی هەبێ هیچ جۆرە خواردنێک هەیە کە وا بکات یا بڵێ دایکەکە بیخوا وا بکات کاریگەری لەسەر تەندروستی مناڵەکە هەبێت لە ڕووی غازاتەوە یاخۆ لە ڕووی سکچون و ئەو بابەتانەوە بڵێ بەڕاستی هەندێک توانین بڵێن زۆربەی خواردنەکان بە نسبەتێکی زۆر کەم لە شیری دایکدا لە دایکەوە دەگوازرێنەوە بۆ مناڵ لەبەر و ئەگەرێکی زۆر لاوازە کە دایک بە خواردنی جۆرێک خواردن ببێتە هۆی ناڕەحەتی مناڵەکەی ئەنجا شیری دایک خۆی وا دروست کراوە وەکو چۆن ئەوترێ پەردەیەکی گوزەردەری هەڵبژێرە یعنی مادە سوود بەخشەکان هەڵەبژێرێ و ڕێگەیدا بچێتە دەمی مناڵەکەەوە و مادە زیان بەخشەکان ناچێ بەڕاستی زۆری هەیە کە دایەکی خوا بۆ نمونە زۆر لە دەرمانەکان دەرمان هەندێک دایک هەیە کە نەخۆشی درێژخایانی هەیە پێویستی بۆیە کە بەردەوام دەرمان بەکارهێنێ تەماشاکراوە زۆربەی دەرمانەکان کە لە ڕێگەی شیرەوە گوزەر دەکەن بۆ مناڵەکە نسبەتێکی سەلامەتە و هیچ زیان ناگەێنێ بە مناڵەکە تەنها هەندێک دەرمانی وەکو مەوادی تیشک دەرەوە مشیع کە بۆ قودە بەکاردێ دەرمانەکانی شێرپەنجە ستیرۆیدەکان و هەندێک دەرمانی ترکە توانین بڵێن بە پەنجەکانی دەست دیاری دەکرێن ئەو دەرمانانە دەبێت کاتێک دایک کە شیری خۆیدا بە مناڵەکە ئەو دەرمانانە نەخوا یاخود بگۆڕێ لەلایەن پزیشکی تایبەتیەوە بۆ جۆری ترکە زیان بە مناڵەکە نەگەێنێ ئەگینە کاریگەری دەرمانەکەی نەخێر بەڵێ زۆربەی هەرە زۆریان سەلامەتن بەڵێ باشە دکتۆر بۆ پێیکە بەڕێستان سپۆڕیتان مێشک و دەماری مناڵانە شیری سروشتی یان بڵێ شیری دایک چه کاریگەریەکی هەیە لەسەر زیرەکی مناڵە زۆر کاریگەری بەڕاستی دەرکەوتووە ئەو مناڵانەی کە شیری دایکە خۆن لە ڕووی گەشەی فکریەوە لە باری دەرونیەوە زۆر تەندروستترن لەوانەی کە شیر قوتووە خۆن هەروەها بە توێژینەوە دەرکەوتووە ئەو مناڵانەی کە بەداخەوە تووشی دیاردەی ئۆتیزم دەبن ئێستا بە زۆر بڵاوە لە کوردستانە و ڕۆژانە ئێمە حاڵەتی وابینین زۆربەی هەرە زۆری ئەمانە شیری قوتویان خواردووە و ئەو مناڵانی کە تووشی فرەجوڵە دەبن تووشی پێڵێن ماخۆلان ئەوانە ئەدیسان لەو بابەتەن یعنی زۆربەی و حاڵەتێک هەیە پێی ئەڵێن مەرگی مفاجات مەرگی کتوپڕ لە سیرەکەی مناڵەکە 6 مانگە 7 مانگە ئێوارە دایکە خەواندوێتی بانی هەڵەسی سیرەکە نەماوە مناڵەکە مردنی کتوپڕ ئەمە دەرکەوتووە بە زۆر نسبەتێکی یەکجار بەرز لە ناو مناڵانی ئەوەدا هەیە کە شیری قوتووە خۆن شیری دایک ئەو حاڵەتە زۆر دەگمەن لە چ کاتێکە دایکەکە ناتوانێت کە شیرەکەی خۆی بدات بە منداڵەکە هیچ ڕێگەیە یا هیچ گرفتێکی تەندروستی هەیە کە وا بکات دایکەکە ناتوانێت شیری خۆی بدات بە منداڵەکە بەڕاستی بە شێوەیەکی قەتعی چەند حاڵەتێکی زۆر کەم هەیە یەکی لەوانە نەخۆشیێکی زگماکی یا وراسیە بۆ ماوەیە پێڵن گالاکتۆسیمیا مناڵەکە شیری لاکتۆز وەرناگرێ حەلی ناکە لەشی تەقبولی ناکە پێی ناکەوێ گالاکتۆسیمە دەبێت شیرێکی تایبەتی بدرێتێ بە مناڵ کە ئەوش زۆر دەگمەنە و حاڵەتێکی تر ئەوەیە کە لاکتۆز ئینتۆلەرانس مناڵ شیری لاکتۆزی پێ ناکەوێ حاڵ جیاواز ئەوەش دوو نەخۆشی تقریبا لێک نزیکن بە جیاوازن و کاتێک کە دایکەکە نەخۆشی سیلی هەبێ لە قۆناغی یەکەمی چارەسەرا کە چەند هەفتێکە خایانێ ئەتوانێت شیر نەدا بە مناڵەکەی شیرەکەی بەتاڵکە و بیدۆشێوەنجا بۆی مناڵەکە لێ نزیک نەبێ ئەستا دەرکەوتووە هەتا ئەم کۆرۆنایش کە لەم سەردەما هەیە دایکەکە ئەگەر هەی بێ دەتوانێت شیرەکەی بدا بە مناڵەکە بە شرتێ ماسکی کردبێ تەنها بۆ خۆی ئەمە کەواتە وا ئەگەێنێ کە دایک زۆربەی ئەو نەخۆشیانی کە دەیگرێ ڕێگر نییە لە بەردەم پێدانی شیری سروشتی بۆ نمونە نەخۆشی ئایدس زۆر جار توێژینەوە لەسەری دەکرا وتیان بە شیر نەدرێ بە مناڵ کاتێک کە دایکەکە ئایدزی هەیە چونکە ئیسپات بوو کە میکرۆبەکە ڤایرۆسەکە لە ڕێگەی شیری دایکەوە دەچێ بۆ مناڵەکە بچی مناڵێکی پاک و خاوێن تووشی ئایدز بێ دوایی توێژینەوە کرا تەماشایان کرد نەخێر بابڕ با شیری بداتێ با ڤایرۆسەکەش بڕوە ئەو ئەنتیبۆدیە کە لە شیری دایکەکەدا هەیە هاوتای ڤایرۆسەکە دەکات و نایەڵێ مناڵەکە تووشی نەخۆشیەکە ببێ ئەوەندە زۆر بە کورتی پێمان بڵێیت کاتمان زۆر کەم ماوە باسمان لە سوودەکانی شیری دایک کرد بۆ منداڵ ئێستا باسێک لە سوودی شیری دایک بکەین بۆ خودی دایکەکە خۆی چه سوودێکی هەیە وەکو کۆتا بەڵێ بۆ دایکەکە دیسان یەکجار سوودی هەیە کاتێکە مناڵێک سەرەخرێتە سەر شیری خۆی هۆرمۆنی ئۆکسیتۆسین ئەڕژێ کە وا دەکا ڕەحمی منداڵک دایکەکە و
ئەندامەکانی لەشی بچێتەوە بە خێرایی بچێتە بارودۆخی پێش سک پڕبوون. هەروەها وا دەکات کە دایکەکە تووشی خوێنبەربوونی دوای مناڵبوون نەبێ و بە هەمان شێوە دایکەکە ئەپارێزێ لە بۆی کە سۆزی خۆشەویستی بۆ دروست دەکات. هۆرمۆنی پرۆلاکتین ئەڕژێ لە ژێر مێشکی دایکەکەوە. ئەم هۆرمۆنە دەرکەوتووە کە دایکە پارێزێ لە خەمۆکی لە نەخۆشیە دەرونیەکان و پێڵێن هۆرمۆنی خۆشەویستی هۆرمۆنی سۆز. ئەمە هەنێک دروست دەبێت بۆندێک دروست دەبێت لە بینی مناڵ و دایکەکە هۆگریەک دروست دەبێت کاتێک کەشی داتێت دایکەکە هەست بە ئارامی دەکات فشاری خوێنی دادەبەزێت دوور دەبێت لە شەکرە ئازاری جونگەکان. ئەمانە هەمووی لەسەر و ئەوانەشەوە دایک کاتێک کە شیری خۆی بدا بە مناڵ بەڕێک و پێکی کێشی زۆر دابەزی دابەزاندنی کێش کە زۆر گرینگە وەکو ئەو وایە 10 کیلۆمەتر لە ڕۆژێکا بە پێ ڕۆیشت بێ یاخود 2 کیلۆمەتر ڕای کردبێ ئەو دایکە لە ڕۆژێکە کاتێککە شیر وەک پێویست بدا بە مناڵەکەی کەمەوە ئەکە ئەو چوریە زیادەی کە هەیەی خۆی لێ بێزارە هەمووی بسووتێنێ و لە کۆڵی بێتەوە بەبێ دەرمان بەبێ نەشتەرگەری. لەبەر ئەوە توانین بڵێن زۆر گرنگە بۆ دایکە چەند بۆ مناڵەکە و ئەوەندە بۆ دایک بێگومان پاراستنیشی لە شێرپەنجەی منداڵدان و مەمک و ملی ڕەحم و ئەوانەش هەر ئیسپات بووە دەرکەوتۆ بە توێژینەوەکە ئەو دایکانە شیری خۆیان دەدەن بە دەگمەن و شێوە نەخۆشیانە دەبن. دەستەکانە خۆش بێ دکتۆر یان هەڵبەتە سوودەکانی شیری سروشتی زۆر لەوە زیاترێمە بتوانین لە بەرنامەیەکی ئاوا بەڵام توانی بێتمان کورتمان کرد بێتوان و سوودێکمان گەیاندە بێ بە دایکان. زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم خەسرۆجاب کە بەڕێزیان ڕایشکاری نەخۆشیەکانی مێشک و دەماری مناڵان سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین.